کۆنگرەی پارتی کۆماری و دیموکراتەکان لە هاوینی هەموو ساڵێکی هەڵبژاردنی سەرۆکاتی ئەمریکا ئەنجام دەدرێت. لە کۆنگرەدا ئەندامان بە زۆرینەی دەنگ پاڵەوراوی کۆتایی پارتەکان بۆ پۆستی سەرۆک و جێگری سەرۆکی ئەمریکا هەڵدەبژێرن. کۆنگرەی کۆماریەکان لە هاوینی ئەم ساڵ و بە چەند مانگێک پێش هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا لە شاری کلڤلندی ویلایەتی ئۆهایۆ لە 18 دەست پێ دەکات و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و بڕیار وایە 2472 ئەندام بەشداری تیادا بکات. بە هەمان شێوەش کۆنگرەی دیموکراتەکان لە شاری فیلادلفیا یەکەم پایتەختی ئەمریکا لە ویلایەتی پێنسیلڤانیا لە 25 دەست پێ دەکات و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و 4765 ئەندام بەشداری تیادا دەکات. ئەندامانی کۆنگرە لە ڕێگەی هەڵبژاردننی ناوخۆیی حیزبەکەیانەوە هەڵدەبژێرێن و ئەم هەڵبژاردنەش لە مانگی شوبات و دەستی پێکردووە دوجار ئەندامانی هەڵبژێردراوی کۆنگرە ڕادەسپێرێن بۆ هەڵبژاردننی کاندیدی سەرکەوتوی پارتەکەیان بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا. هەر ویلایەتێک بە پێی ژمارەی ئەندامان و لایەنگرانی پارتی کۆماری و دیموکرات شاندێک پێک دەهێنن بۆ بەشداری کۆنگرە. قەبارەی شاندی بەشداربوو لە کۆنگرە بە پێی ویلایەتەکان دەگۆڕدرێت. بۆ نمونە شاندی ویلایەتی کالیفۆرنیا بەهۆی گەورەی و زۆری ژمارەی دانیشتوان تیایدا بە 264 ئەندام بەشداری کۆنگرەی دیموکراتەکان و بە 155 ئەندام بەشداری کۆنگرەی کۆماریەکان دەکات. ئەمەش لە کاتێکدایە کە ویلایەتی دێلەوێر بەهۆی بچووکی قەبارەکەیەوە بە 11 ئەندام بەشداری کۆنگرەی دیموکراتەکان و تەنها بە 3 ئەندام بەشداری کۆنگرەی کۆماریەکان دەکات. لە کۆنگرەی دیموکراتەکان هەر کاندیدێکی دیموکرات بۆ سەرکەوتن پێویستی بە نیوەی دەنگی ئەندامانی کۆنگرە هەیە. بە نمونە هیلاری کلینتن لە کۆنگرەی دیموکراتەکان لە کوی 4765 ئەندام پێویستی بە دەنگی 2383 ئەندام ئەبێت بۆ یەکلابوونەوەی وەک کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا. لەم ژمارەیەش هیلاری تا ئێستا وەک کاندیدی براوەی یەکەم دەنگی 1130 ئەندام کۆنگری بۆ خۆی مسۆگەر کردووە. بێرنی ساندەرز ڕکابەری هیلاری کلینتن و کاندیدی دووەمی دیموکراتەکان تا ئێستا دەنگی 499 ئەندامی بۆ کۆنگری دیموکراتەکان بۆ خۆی یەکلا کردوێتەوە. بۆ کۆنگرەی کۆماریەکانیش بە هەمان شێوە هەر کاندیدێکی کۆماری بۆ سەرکەوتن پێویستی بە دەنگی نیوەی ئەندامانی کۆنگرە هەیە و بەو پێش دۆناڵد ترەمپ لە کوی 2472 ئەندام پێویستی بە دەنگی 1237 ئەندام کۆنگرە ئەبێت و لەم ژمارەیەش ترەمپ وەک کاندیدی براوەی یەکەمی کۆماریەکان توانیوێتی تا ئێستا دەنگی 384 ئەندام کۆنگرە بۆ خۆی مسۆگەر بکات. هەڵبژاردننی گشتی سەرۆکاتی ئەمریکا لە 11 ئەم ساڵ بەڕێوە دەچێت و دوایمین ڕاپرسی ئاماژە بەوە دەکەن سەرەڕای سەرکەوتنەکانی ترەمپ لەناو پارتی کۆماری بەڵام سەرنجام بە هیلاری کلینتن ئەدۆڕێ و کۆماریەکانیش بۆ ڕێگریکردن لەم دۆڕانە لە ئێستادا هەوڵی دژایەتیکردنی ترەمپ و پشگیریکردنی کاندیدانی تری کۆماری ئەدەن. تێد کروس کاندیدی پلە دووەمی کۆماریەکانە و تا ئێستا دەنگی 300 ئەندام کۆنگری بۆ خۆی مسۆگەر کردووە و بە تاکە کاندید ئەژمار دەکرێت کە توانی بێتی لە چەند ویلایەتێک لە دۆناڵد ترەمپ بباتەوە. لە چوارچێوەی دژایەتیکردنی ترەمپ هیچ کام لە کاندیدانی تری کۆماری لە پێشبڕکێ بۆ سەرۆکاتی ئەمریکا ناکشێنەوە و بۆ مارکۆ ڕوبیۆ لە ویلایەتی فلۆریدا و جۆن کەیسک لە ئۆهایۆ ڕۆژی 15 بە ڕۆژی یەکلاکەرەوە بۆ ئەم دوو کاندیدەی کۆماریەکان دادەنرێت چونکە لەم ڕۆژەدا لە ویلایەتەکانی خۆیان هەڵبژاردن ئەنجام دەدرێت و چاودێران پێیان وایە لە پێناومانەوە دەبێت لانی کەم ڕوبیۆ و کەیسک لە ویلایەتەکانی خۆیان سەرکەوتن بەسەر ترەمپ بەدەست بێنن ئەگەر نا دەبێت هەڵبژاردنەکە بۆ ترەمپ و کروس بەجێبهێڵن. هونەر ئەنوەر NRT واشنگتن DC